بەڕێزان سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش. لە ڤیدیۆی ئەمڕۆمانە باسی چی ئەەکەین؟ باسی چوونە سەر ئەدرس ئەەکەین. زۆر پرسیارێک دێ بۆ پەیجی جەبار شێخانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، فەیسبوک، تیکتۆک، یوتیوب، ئینستاگرام، ئەمانە پرسیاری ئەوە ئەکەن کە چوونە سەر ئەدرس باشە یا خراپە. ئێمە ئایا ئەگەر بچینە سەر ئەدرس چۆن بچینە سەر ئەدرس و باشیەکانی چوونە سەر ئەدرس چییە و خراپیەکانی چوونە سەر ئەدرس چییە و هەنگاوەکانی چوونە سەر ئەدرس لە وڵاتی بەریتانیا چییە؟ پێش هەموو شتێک ئەمەیە بۆتان ڕووبکەمەوە کە چوونە سەر ئەدرس مەبەستمان چییە؟ کەسێک کە وەکو پەنابەر داغڵی بەریتانیا ئەبێ دەیخرنا ئۆتێلێکەوە، دەیخرنا هۆستێلێکەوە، دەیخرنا و کامپێکەوە. باشە ئەم پەنابەرە مافی ئەوەی هەیە کە داوای ئەوە بکە بیگوازنەوە بۆ شوێنێک لە دەرەوەی دەسەڵاتی وەزارەتی ناوخوابی. ینی بۆ نمونە دێتە ماڵەکەی من لەگەڵ من ئاژی، دێتە ماڵی برادێکی، دێتە ماڵ خزمێکی لەگەڵ ئەوە ئەژی. باشە ئەمە پێی ئەوترێ لە بەریتانیا چوونە سەر ئەدرس، واتە تۆ ئەچیتە سەر ناونیشانی کەسێکی تر. باشە چۆن ئێمە بتوانین بچینە سەر ئەدرسێک؟ مەسەلەن بۆ نمونە کەسێک 6 مانگە 7 مانگە تا ساڵێکە هەیە، ساڵ و نیوەک و هەیە 2 ساڵیشە لە ئۆتێلەکانە تاو بێزار بووە، چۆن بتوانێت بچێتە سەر ئەدرس؟ باشە ئەم کەسە ئەگەر بێت و فۆرمی دابا بڵین وەرەقەی سێکشن 95 بۆ هاتبێ، ئەتوانێ محامی بگرێ، پارێزەر بگرێ. هەنگاوەکانی گرتنی پارێزەریش لە ڤیدیۆیەکی ترا باسمان کردو لە کەناڵی یوتیوب لەوێ دانراوە. ئەتوانێت لە ڕێگەی نووسراوێکەوە نووسراوێک بە زمانی ئینگلیزی سادە بنووسێ، ئەگەر نەیزانی بنووسێ گۆگڵ ترانسلیتمانەیە، وەرگێڕی گۆگڵمانەیە، لەوێ بە کوردی سۆرانی نووسراوەکە بنووسێ، بیکا بە ئینگلیزی و چاپی بکە، نسخەیەکی بدا بە مەحامیەکەی، نسخەیەکی لای خۆی هەڵگرێ کە ئەم بەڕێزە کە من ناوم فڵانی کوڕی فڵانە، لەو عنوانە ئەژیم، لە ئوتێلە ئەژیم، وەرەقەمی هۆمۆفیسی من ئەوەندەیە، مەواردی من ئەوەندەیە، ناوم ئەوەندەیە، ئەوەندە داغڵی ئەم وڵاتە بووم، ئەمەیە بگوازمەوە بۆ ئەم ئەدرسە کە ئەدرسی ئەم برایەمە یا ئەم خزمەمە کە ئەمە کۆپی پاسپۆرتەکەیەتی، ئەو ئەدرسەکەیەتی، ئەوە ناوە مەواریدەکەیەتی. دەیدا بە مەحامیەکەی، مەحامیەکە داوا لە وەزارەتی ناوخۆوەکە بە فەرمی کە ئەم کەسە ئەدرسەکەی بگوازێتەوە. ئەو کاتە وەزارەتی ناوخۆی بەریتانیا بە نامەیەکی فەرمی جوابی پارێزەری ئەو کەسە ئەداتەوە، ئەڵێ ئەوە ئێمە قبوڵمان کرد کە ئەم کەسە ناونیشانەکەی و ئەدرسەکەی لە ئوتێلەکەەوە گۆڕا بۆ فڵان شوێن و لای خۆمان نوێکاری کراواتە ئەپدەیت کرا. ئەمە هەنگاوەکانی گۆڕینی ناونیشان واتە ئەدرسە بە شێوازێکی ڕاستی و دروستی. ئیتر خەڵکێک تەلەفۆنەکاڵێ بە تەلەفۆن بە مەحامیەکەم وتووە، بە تەلەفۆن بە مایگراند هێڵ بموتووە. ئیشی تەلەفۆن لە وڵاتە باش نییە، هەمیشە ئەبێ بەڵگەتە بێ، هەمیشە بێ نووسراوتە بێ. ئەمە یەکەم هەنگاوی چوونە سەر ئەدرس. دووهەم، ئایا باشیەکانی چوونە سەر ئەدرس چییە؟ باشیەکانی چوونە سەر ئەدرس ئەوەیە کەسێک کە ئەتوانێت بە ئازادی خۆی هات و چۆ بکاوە، ئەتوانێ کۆتوبەندی نەبێ. مەسەلەن بۆ نمونە لە زۆرێک لە ئوتێل و هۆستێلەکان ئەڵێ لە کاتژمێر حوتی بەیانی بۆ حوتی ئێوارە ئەبێ لە دەرەوەبی، دواتر ئەبێ لە ژوورەوەبی. ئەوە ئەگەر بچیە سەر ئەدرس ئەوە نامێنێ. سێم شت کە زۆر گرنگە باسی بکەین چییە؟ خراپیەکانی چوونە سەر ئەدرس چییە؟ بۆچی خراپە کەسێک بچێتە سەر ئەدرس؟ لەبەر چی خراپە؟ خراپیەکەی ئەوەیە زۆر جار کەسێک کە ئەچێتە سەر ئەدرس خۆی بە هەوای نفسی خۆی ئەچێتە سەر ئەدرس. مەسەلەن بۆ نمونە ئەم هەنگاوانەی کە من باسم کرد، وەرەقەیەک بنووسێ و بیدا بە پارێزەرەکەی و پارێزەرەکەی بیدا بە وەزارەتی ناوخۆ، وەزارەتی ناوخۆ جواب داتەوە بۆ مەحامیەکەی و مەحامیەکەی بە کەسەکە بڵێ دواتر ئەدرسەکە بەجێبێڵێ و بەڵگەی لابێ کە ناونیشانەکەی لەلایەن وەزارەتی ناوخۆ ئەپدەیت کراوە. ئەم کەسە ئەم هەنگاوانە ناکات، تەلەفۆنیەکە بۆ مایگراند هێڵ یا بۆ ڕێکخراوێکی تر ڕێکخراوەکە لێ ئۆکەی بڕۆ ئەدرس بەجێبێڵە، ئەدرس بەجێ ئێڵێ، دواتر ئەم کەسە لەلایەن وەزارەتی ناوخۆ هەر ئەدرسە کۆنەکەی هەیە. باشە یا مەحامیەکەی بەدەمی پێی وتو ئەوە ئەدرسەکەم بۆ گۆڕیوی، مەحامیەکە لای خۆی گۆڕیوێتی، لای وەزارەتی ناوخۆ نەیگۆڕیوە. لەبەرەوە وەزارەتی ناوخۆی بەریتانیا هەر ئینترڤیوێک، چاوپێکەوتنێک، جوابێک، ڕەفزێک، هەر شتێک بێ بۆ هۆتێڵەکەی تێ بۆ هۆستێڵەکەی دێ. ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان و لە هەڵە هەرە گەورەکان کە پەنابەر لە بەریتانیا لەم کاتانە ئیکا بۆیە داواتان یەکەم خوشکانی عزیز برایانی خۆشەویست هەنگاوەکانی گۆڕینی ئەدرس بەڕاستی دروستی بێ و ئەوانەی ئەچنێت سەر ئەدرس ئەم هەنگاوانەی کە باسم کردووە پێیا بڕۆن. ڕێز و خۆشەویستی براتان جەبار شێخانی بۆ ئێوە، هەتاوەکو ڤیدیۆیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.